لەگەڕێکی کۆماری خوورماتوو دەچینە ماڵی گەنجێک کە دەرچووی کۆلێجی زانستە لە بەشی بیرکاری. محەممەد ئەو گەنجەیە ماوەی نزیکەی ساڵێکە لە ژوورێکی سادە و هێمندا سەرقاڵە بە تۆژینەوەوە بە مەبەستی گەیشتن بە ئەنجامی شیکارێکی بیرکاری. دەرچووی کۆلێژی زانستم بەشی بیرکاری خەریجی جامعی تکریتم نزیکەی ساڵێک دەبێ خەریکی توێژینەوەیەکم بەحثێکم ئەنجامداوە لە بابەتی نەمبەر تیوری. سپاس بەخوای پروردگار توانیمە سێ نەزەریە بسەلمێنم کە تا ئێستا نەسەلمێنراوە و نەزەریەکانیش بریتین لە فەرضی ڕیمان. نەزەری ڕیمان یەکێکە لە نەزەریە مەشهورەکان لە ساڵی 1959 زاینیەوە تەرحکراوە و عالمێکی ئەڵمانی تەرحی کردەوە تا ئێستا نەسەلمێنراوە. سپاس بەخوای پەروەردگار سەلماندم و هیوادارم یعنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بتوانێت کۆنتاکتێک بکە بۆی بتوانم لەگەڵ زانکۆگانی دەرەوە چۆن بڵێ مناقەشەیە بکەین لەگەڵ لیژنەیەکی علمیدا بووی بتوانم تەرحی مەسئلەکە بکەم و ڕوونکردنەوەی بەڵگەکانم ڕوون بکەمەوە و بیسەلمێنم کە ئەو شتە و سەحیحە یان غەڵەتەوە بتوانن دیراسەی بکەن. مامۆستایەکی زانکۆی کۆلێژی پەروەردەی خوورماتوو دەڵێت بۆ سەلماندنی توێژینەوەکەی محەممەد پێویستە کەسانی پسپۆر لێکۆڵینەوەی لەسەر بکەن. ئەو گەنجە هەستاوە هەوڵی داوە بۆ ئەوەی بتوانێت بگات بە چارەسەرێک و نەتیجەی نهایی لە لای خۆیەتی من نازانم تاکوچی ڕاددەیە ڕاستە یاخود هەڵەیە، بەڵام بە باشی ئەزانم لیژنەیەکی پسپۆر دامرێت بۆ ئەوەی سێر بکرێ ئایا کارەکەی کەوا کردوێتی تەواوە یاخود هەڵەیە و داواکاریشم لە حکوومەت نمونەی ئەم کەسانە هەوڵیان بۆ بدرێت وەکو وڵاتانی دەرەوە. ئەوەی محەممەد داوای دەکات لە وزارەتی خوێندنی باڵای حکوومەتی ناوەندی یاخود حکوومەتی هەرێمی کوردستان بە دەنگەوە بێن بۆ ئەوەی ئەو توێژینەوەی کردوێتی ئەنجامەکەی بە لیژنەیەکی زانستی لە کەسانی پسپۆر لە ناوخۆ یاخود دەرەوەی وڵات یەکلا بکرێتەوە ئاخۆ توێژینەوەکەی ئەنجامەکەی دروستە یاخود نادروست. کاروان حەبیب، کورتسات نیوز، خوورماتوو.